ئاینی پیرۆزی ئیسلام هەموو کاتێک هەوڵی ئەوەی داوە کە شت لەسەر خەڵکی ئاسان بکات نەک شت لەسەر خەڵکی قورس بکات. ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هیچ کاتێک لەگەڵ ئەوە دانیە کە ئینسانی مسلمان ڕەوشتێکی ناشرین هەیە یاخود بڵێن خوو ڕەوشتێکی ناشرین هەیە صیفەتێکی ناشرین هەیە کە بۆتە مایەی ئەوەی کە ئینسانی مسلمان لەزەت و خۆشی لە هیچ عیبادەتێکا نەبینێ. بەڕاستی کردارێکی ناشرینە، ئەوش بریتێ لە وەسواسی. ئینسانی مسلمانە بێ ئاگاداری و خاڵە بێت. ئەو کەسانەی کە وەسواسن و هەموو کاتی ئیشیان وەسوەسەیە، نا دڵیان بە نوێژەکەیان خۆشە، نە دڵیان بە ڕۆژەکەیان خۆشە، نە دڵیان بە عیبادەتی خوا خۆشە، هەرچی دەکەن دەڵێن بەتاڵە. ئەمە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە. ئینسانی ئیماندار ئاگادار بێت بە شێوەیەک بێ عیبادەت بۆ خوا دەکا و دڵیشی پێی خۆش نییە. نوێژ دەکات دەڵێ نوێژەکەم قبوڵ نییە، دەستێژ دەگرێت دەڵێ دەستێژەکەم قبوڵ نییە، کەواتە هیچ لەزەتی لە عیبادەت ناکات. یەکێک لەو شتانەی کە ئەهلی وەسواس ئەنجامی دەدەن کە خۆمان بە دین وەرمانگرتەوە بەڵام دین نییە، بەڵکو ئیشی وەسواسە بریتێ لەوەی کە مسلمان لە کاتی جەنابەتە لە ژگرانیە کە خۆی دەشۆرێ دەبینی لە دوورەوە ئاوەکە دادەنێ، جاری وایە سینێ دەنێتە بان ئاوەکەدا بان مەنجەڵەکەدا، نابێ یەک تکێ ئاوی تێ بچێ. ئەمە ئەهلی وەسواس ئەم شتانە دەکەن. با بزانین ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم شێوەیە بووە؟ یعنی وا دینیانە سەر خەڵک قورس کردووە بە شێوەیەک کە هی وایە ئەڵێ وەڵای من چەند ساڵە جەنابەتم دەرنەچووە، لە ژگرانیم دەرنەچووە. دینی ئیسلام بەو شێوەیە نییە. یەکێک لە ئافرەتە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوی ئومهانی ڕەزای خوای لێبێ دەفەرمێ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوی مەیمونە بوو. مەیمونە لە زمانی عەرەبیە یعنی مبارەک، پیرۆز. چۆن ناوی خۆمان ئافرەتێ ناوی پیرۆزە، مەیمونە یعنی پیرۆز مبارەک. یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی مەیمونە بوو ڕەزای خوای لێبێ. دفرمي أن ميمونة ورسول الله صلى الله عليه وسلم اغتسل في قصعة فيها أثر العجين. صحيح الإرواء لا إرواء هاتو بصحيحي ولا صحيح موارد الظمآن إمام ابن حبان دهاتو رحمة إخوائي بحديثك صحيحة هاني رضاي إخوائي بدفرمي بيغمر إخوة صلى الله عليه وسلم لقال ميموني خيزاني رضاي إخوائي بيد دفرمي لقصعيك منجل اشتكى خويا شورت هەردووکیان دەستیان کرد بە ناو ئاوەکەدا لە حەدیثی ترا هاتووە دەفەرمێ بەڵام مەنجەڵەکە چی بوو؟ قەسعەکە شوێنی هەویری پێ بوو، یعنی هەویری تیا شێررا بوو. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ نەیفەرموو ئەمە هەویری تایە نابێت جەنابەتی لێ دەرکرێت چونکە هەویری تایە شوێنی هەویر شێلانی پێوە دیارە. ئەو وەسواس نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئاگاداری خۆمان بین، دینی ئیسلام بەو شێوەیە نییە. ابن عباس ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت أن امرأة من أزواج النبي صلى الله عليه وسلم اغتسلت من الجنابة. يكيك لخيزانة كاني بيغمري خوا صلى الله عليه وسلم جنابتي خوي دركرت لشقراني خوي دركرت فجاء النبي صلى الله عليه وسلم بيغمري خوا هاد ولاي صلى الله عليه وسلم يتوضأ بفضلها أو آويك لو خيزاني ما بوك خوي بيشورد بو هني آوكي ما بوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو ئاوە زیادەی خێزانەکەی کە خۆی پێشۆرد بوو دەستنوێژی کرد، نەیفەرمووە بەتکە ئاوی تێ کردو تاو. جا بۆیە فقالت لا بە پێغەمبەری خوای فەرموو صلی الله علیه وسلم چۆن دەستنوێژی پێگری؟ من خۆم شۆردەوە بۆ ئاوە، چۆن خۆتی پێ ئەشۆی دەستنوێژی پێگری لە کاتێکا من بۆ ئاوە خۆم شۆردەوە بەڵام هەنێکی لە ماوەتەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله داية فقال إن الماء لا ينجسه شيء. صحيح أبي داود پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرموي أو هیچ تێک پیسی ناکە مادەم تام و بۆن و ڕەنگی نەگۆڕێ پیس نابێت. ئەمە دوو حەدیث و حەدیثی تری زۆرە کە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هاتووە. جا هەر کەسێک کە خۆی دەشۆرێ با ئەوەندە لەسەر خۆی قورس نەکاتەوە، تکە ئاو بچێتە ناو ئاوەکەیەوە زۆر ئەحتیاجیە و شەرعیە هیچی تیان نییە. ئەوە ئیشی ئەهلی وەسواسە کە بەو شێوەیە ئاوەکە لە دووری خۆیان دادەنێن و بەڕاستی ئیسلامیش لە بەرچاوی خەڵکی قورس کراوە. ئیسلامی ڕاستەقینە ئەوەیە ئەگەر پرژە ئاویش بچێتە ناو ئاوەکەتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم پیس نابێت. داواکارم ئینشەڵڵا ئەگەر کەسێک بەو شێوەیە با ئەو ڕەوشتە تەرک بکات، سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکات.